بەیانیەکی ئاسایی نەبوو. هێشتا دەرگای نووسینگەکان بە تەواوی نەکرابوونەوە کە مۆبایلەکان دەستیان بە زەنگ لێدان کرد و دەنگۆیەک بازاڕی هەژاند. چیرۆکەکە لە چرکە ساتێک گۆڕا کاتێک بازرگانان چاویان لەسەر شاشەکان بوو. ژمارەکان بە شێوەیەکی شێتانە دەستیان بە جوڵە کرد. ئەوەی کەس چاوەڕوانی نەدەکرد ڕوویدا. بربەستی 150,000 دینار تێکشکێندرا. لە ماوەیەکی کەمدا ترس زاڵ بوو. نرخی $100 گەیشتە 152,000 دینار. چەند کەسێک محدودە بازرگان لەگەڵ خۆتان شریکە بزانن لە عێراق. وتەبێژی بازاڕی دۆلار فرۆشانی هەولێر ئەم دیمەنە پڕ لە شڵەژانە دەبەستێتەوە بە ترسی جەنگ و لێدوانەکانی ئەمریکا و دەڵێت سیاست یاری بە بازار دەکات و بانکی ناوەندیش دەستی گرتووە بەسەر دۆلاردا. کەس نازانێ ئەمریکا ئەو قووەتە هینایتە خەریج بۆچی هیناوە، چکە ئەمریکا دەڵێ ئێستا ئەمن وەکو پێشان نیمە، وەکو پێشان لێناگ ئەمن ئەو دەوڵەتانە ناپارێزم ئەوەی تا پارە نەدەنێ، وەکو یعنی خەریج جوانە دەرێم بەس ئیسرائیل دەپارێزم بەبێ پارە، بەڵام ئەو دەوڵەتەکانی دیکە وەکو عێراق و خەلیج و قەتەر و ئیمارات وان دەرێم چکە نایان پارێزم ئیلدە دەبی ئەوان پارەی بدەنە من لە بەرژەوەندی بیان پارێزم. دۆلار ماوەیەک کردن نرخی لە بەرز بوونەوەدایە دەکرێت برێن لە دوێنێ لە 49 ئەمڕۆ بۆ 51 کوشتێک ئێستا کە دەبین لە بازاردا ئەم بەرز بوونەوەش بەڕاستی بۆ دەگەڕێتەوە. ئێستا بازرگانەکان ناتوانن دۆلاری 132,000 دیناری وەربگرن لەبەرەوەی حکوومەتی عێراق ئەوێ بۆ سیستەمە معاملە بکات کە سیستەمی ئەرسی کۆدای پێدەڵێن. جارێ وا دەڕوە سیاسەتی ئەمریکاش بگۆڕە. هاوکات بەشێک لە ئابووری ناسان دۆخەکە بە مەترسیدار دەبین و پێشبینی بەرزبوونەوەی زیاتری بەهای دۆلار دەکەن بەرامبەر بە دینار. بە بڕوای ئەوان سیاسەتی نوێی ئەمریکا بەرامبەر بە دەسەڵاتدارانی عێراق و فشارەکان بۆ گۆڕانکاری سیاسی ڕاستەوخۆ کاریگەری نەرێنی لەسەر سەقامگیری بازار بەجێ هێشتووە. ئەمن تەسەوەر ناکەم وەزی عێراق باشتر بی لەوەی چکە ئێستاگە نووری مالیشی بێتە سەر دەسەڵات بەڕاستی زۆر گرنگی بەلایانی دارایی نادا، بەس بەڕاستی ڕچی لە بەحسیەکان و لەو سونانە دەبیتەوە کە لەگە داعشن. لەم هاوکێشە ئاڵۆزەدا هاوڵاتی سادا یەکەمین زیانمەندە، چونکە هەر جوڵەیەکی دۆلار ڕاستەوخۆ نرخی کاڵا و پێداویستەکان لە بازاردا بەرز دەکاتەوە. سەرەڕای گرانیەکە بەڵام ئێستا خواستێکی زۆر لەسەر کڕینی دۆلار دەبیندرێت بە جۆرێک بازرگانان و هاوڵاتیان لە ترسی دابەزینی زیاتری بەهای دینار بە شێوەیەکی بەرچاو ڕویان لە کڕینی دۆلار کردووە. وەک دەرکەوت لە ئێستادا دەنگۆی سیاسی و ترسی سەربازی بەسەر لۆژیکی ئابووریدا زاڵ بووە. ئەوەی دەمێنێتەوە و چاوەڕوانیە ئایا بانکی ناوەندی دەتوانێت لە ڕۆژانی داهاتوودا ئەم ترسە بڕاوێنێتەوە و جڵەوی بازار بگرێتەوە دەست، یان دۆلار بەم نرخە نوێی ڕادێت و بەرزتر دەفرێت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.